بەڵە دیارە ناڕزایەکان لە بەرامبەر سەپاندنی 6 ساڵ زیندانی بەسەر 5 چالاکوانانی پارێزگای دووەک و ناوچەی بادینان بەردەوامە. ئێستا لە پارکی نەورۆز لە قەزای چەمچەماڵ بەشێ لە هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی گربوونەوەی ناڕزایەتیان ئەنجامداوە لە بەرامبەر بڕیارەکەی دوێنەی دادگای هەولێر کە سزای 6 ساڵ زیندانی بەسەر 5 چالاکوانان ئەنجامدا. سڵاو دەبێ پەیامی ئەوە چێ لەم گربوونەوەی؟ دەستان خۆش بە سوپاس بۆ ئامادەبوونتان. پەیامی ئێمە لەم گردبوونەوەی وەکو چالەگوانان وەکو هەنگاوی مەدەنی لە قەزای چەمچەماڵ ئەمانوێ پەیامێک بدەین بە دەسەڵات بۆی کە کوردستان بەم شێوازە بڕوا، بەم شێوازە بڕیارە نادادگەریانی کە بەسەر چالەگواناندا دەسەپێندرێ دەبێ خەڵکێکی زۆر چاوەڕوانی ئەوە بکات لە ئێستاوە شوێنی خۆی لە دادگاکان و لە بەندیخانەکاندا دیاری بکات بۆی بزانێ لە چ کوچێکی بەندیخانەکاندا دادەنیشێت، چونکە بەڕاستی ئەم جۆرە بڕیارانە بڕیارێکە کە نەفەسی ئازادی و ڕادەربەڕین بۆ ڕۆژنامەنووس و چالەگوانان نامێنێتەوە. پەیامی تۆ چیە کاک بەکرەکە فەرمی بۆ ئێرە؟ ئەم بڕیارە ئەوە نیشان دەدا کە لە هەرێمی کوردستان دادگا سربەخۆ نییە و حەزب دەتوانێت کاریگەری تەواوی لەسەر بڕیارە گرنگەکانی دادگا هەبێت. ئەمەش مای ناومێدبوونە و پێچەوانەی بنەماکانی دەستوری عێراق و بنەما نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و ئازادیەکانە. ئێمە وەک چالەکەوانان و ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیرانی چەمچەماڵ نیگەرانی قوڵی خۆمان بەرامبەر بە دەرچوونی ئەو بڕیارە ڕادەگەیەنین و داوا دەکەین بە زووترین کات بڕیارەکە هەڵبۆشێتەوە. هەروەها دادگای تەمیز هەڵوێستی هەبێت. لەگەڵ ئەوەشدا داوا دەکەین چیتر بەو جۆرە دادگا نەخرێتە خزمەتی حیزبەوە، بەڵکو دادگا کاری پیشەوەی خۆی بکات و بێلایەن بێت. هەروەها داوا لەسەر جەم ئازادی خوازان دەکەین هەڵوێستیان هەبێت و ڕێگە نەدەن ئەم بڕیارە نایاسایی و نادەت پەروەرەیانە بسەپێنرێت. فەرمووەگە بیتە پێشەوە لەم گربوونەوە پەیامی وەچیە وەکو بەشداربانی گربوونەوەی چەمچەماڵ؟ ئێمە پێمان وایە بەڕاستی گرنگترین شت ئەوەیە لە هەرێمی کوردستانە کەوەی هاوڵاتیان و خەڵکی بەتەواوی نیگەران کردووە سەر بەخۆی دادگا دوورخستنەوەی دادگا لە دەستی حزب بۆی کە بڕیارەکان بە دروست بدرێن. بەڕاستی ناکرێتەوە چالاشێکی مەدەنی لەسەروی داوای ئازادیەکە 6 ساڵ زیندانی بکرێ. ینی بەڕاستی ئەمە لە شوی دنیاە جێبێتەوە. ناوبانگی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ناشرینترێکە لە نێودەوڵەتی لە مەسەلەن لە مافی مرۆڤ لەوانە بۆیە بەداخەوە ینی ناکرێ ئەمانە بچێتە سەر، چونکە ئەگەر وا بێت ینی تۆ هیچ کەسێک ناتوانێت بعد باسی ئازادی بکە. یانی توانین بڵین ژیانی زۆربەی ڕۆژنامەنووسان و چالاکی مەدەنیەکان لە بەردەم مەترسیایە بەم شێوەیە حکومڕانیکردن، ینی بە پۆلیسیکردن و بە ئاسکەریکردن و بە سەربازگەکردنی هەرێمی کوردستان بەڕاستی شتێکی ناتەندروست و ناڕێکە و نەشیاوە. بەڕاستی ئەمە جێگەی قوبوڵ نییەوە. جیاوازەکانی هەرێمی کوردستان چیە لەوە بڕیارێکدا؟ ئاواتە چی لەسەر هەم ڕۆشنبیران هەم هاوڵاتیان هەم چین و توێژەکان پێویستە لەم قۆناغەیە بیکەن؟ بەڕاستی بەرزترین دەسەڵات لە هەرێمی کوردستان دەسەڵاتی پەرلەمان، دەسەڵاتی یاسادەرکردن ئەو دەسەڵاتە ئەبێت بە ئەم بڕیارانە ئیدانە بکەن و نەهێڵن ئەمانە پێش بکەن. و بەڕاستی ئەو هێزانی کە هەشن یعنی ناکرێت ئەو هێزە سیاسیانەی تر کە خۆیان لە دەرەوەی ئەم وەزعابین تەنها بە بەیاننامە ئیدانە ئێوە بکەن. یعنی کاتی ئەوەیە هەمووان پێکەوە هەڵوێز وەربگرن لەسەر ئەم جۆرە کارانە و پێویستە بەڕاستی تاکی هەرێمی کوردستان پێویستە ڕۆژنامەنووسان، چالاکانی مەدەنی، خەڵکی ئازادی خواز ئەو خەڵکانی کە باز لە بنەماکانی مافی مرۆڤ، دیموکراتی، عەدالەت، یاسا، جێبەجێکردنی یاسا، نێشتنی گەندەڵیەکەن بەڕاستی ڕێزیان لێبژێ و جۆیان لێبژێ نەک ئەوەی بخرێنە زیندانەوە. بەشێک لەلایەنە سیاسەکانی بەشداربووی کابینی نوێی حکوومەت هەرزووی دانێم کاریان کە پێت وایە هەڵوێستی حزبە سیاسەکانی بەشداربووی حکوومەت دەبێت چی بێ بە تایبەت لە ئاستی باڵایە؟ بەڕاستی حیزبی سیاسی لەگەڵ ڕێکخرا و چالاکی مەدەنی و شەقامە جیاوازە تا ڕادەیەک. ڕەنگە ئیشی ڕێکخرای مەدەنی، ئیشی ڕۆژنامەنووسان، ئیسی سندیکاکان مەسەلەن ئیدانەکردن بێت و ئەو نانڕزای دەرمە، بەڵام ئیشی پارتی سیاسیەوە بەڕاستی بە جدی ئەبێ ئیشی لەسەرامە بکات، چونکە لە پەرلەمان نێنەری هەیەوان لە هەندێک لە جومگەکانی حکومڕانی نێنەریانەیە ئەبێ بەڕاستی لە ڕێی ئەوانەوە هەڵوێز وەربگرن و ناکرێمە بەڕاستی ئەم جۆرە کارە بچێتەوە بەتەواوی دادگا بکرێ بە دادگا بە حیزبی بکرێنی دادگا لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە ئەوە مەترسیە بۆ سەرتاک بەتاشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەرئەنجامەکانی ڕۆژ ڕۆژ دەرئەنجامی خراپی زیاتر لێ دەرەکەوێت. بەڵە دیارە دوای بڕارەکەی دوێنەی دادگای هەولێر هەرزوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان کەوتە بەرتانە و تەشەر و کاردانەوەی زۆری بە دوای خۆی دایەنا و ئەم ڕۆژ لە بەشێ لە شار و شارۆچەکان بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی گربوونەوەی ناڕەزایەتی ئەنجام درراوە لەلایەن چین و توێژەکان.